سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرتچێکین. ئەزانی سپۆرتچێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرتچێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە و میرەبان، ئازیزانم سڵاوتان لێبێت. لە ئاڵلقەیەکی نوێی گەشتی شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئازیزانم دوو تیپی کۆتایی قۆناغی چوارگۆشەی زێڕین بە دیار کەوتن. ئەم شەوی ڕابردوو دویانی ئیسپانی گەشتە چوارگۆشەی زێڕین، ئەم شەو دویانی ئینگلیزی گەشتە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ کە ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتمەند و هەروەها ڕوبەڕووبوونەوەیکی تاگلایەنەش کە یەکسانبوونی لێڤەرپوڵ و بەنفیکا بوو بە 3 گۆڵ لەگەڵەوەی کە کلۆب لە یاری شەوی ڕابردوو ئامادەکاریەوەی کرد کە بەرامبەر مانچستەر سیتی یاریی دیکە لە جامێکی ئینگلتەرا چاوەڕێی دەکات بۆیە ئەو ئامادەکاری کرد. قسەی زۆر دەکرێت لەسەرەوەی کە گواردیۆلا شەوی ڕابردوو چۆن یاری کرد. ڕەخنەی زۆر لە گواردیۆلا دەگیرێت بەوەی کە پلانەکانی تێکچوو. ستایشێکی زۆری سیمیۆنی دەکرێت بەوەی کە بارودۆخی گواردیۆلای گۆڕی، بەوەی شێوازی یاریکردنی گۆڕی، بەوەی کۆمەڵە یعنی بابەتی زۆر گوێبیستی بووین و باس کرا. من لێرە هەوڵ دەدەم بە خێرایی سێرێکی ڕووداوەکانی نێویاری مانچستەر سیتی و ئەتلێتیکۆ مەدرید دەکەین. ئێمە لێرە بە خێرایی خوێندنەوەیشی بۆ دەکەین و پێکەوەکەوینە سەر قەنەعاتێک لەوەی کە گواردیۆلا چی کرد و سیمیۆنیش چی کرد بە هاوڕایی لەگەڵ هەمووانە و بە پێشیکردنەوەکە دەچینە سەر ئەو بابەتە. سەرەتا دەچینە سەر دیمەنەکانی یاریەکە و ئاگادارن یاری چوون مانچستەر سیتی با گۆڵێکی کیڤن دێ بڕۆین یارەکەی لە سوودی خۆی تاوا کرد بوو. سەرەتا یارەکە ئەتلێتیکۆ مەدرید چەنێرشێکی مەترسیداری ئەنجامدا بەبێەوەی ینی مەترسی لەسەر گۆڵ دروست کە بەڵام مەترسی لەسەر یاڵی بەرگری دروست کرد و یەکەم تۆپی مەترسیداری ژەم تۆپی ئیلکای گۆندۆگان بوو کە ستونی گۆڵ ڕێگری کرد. جێمی یەکەم تا ڕادەیەک یارەکە سیتی باشتر بوو، بەڵام جێمی دووەم جێمە پێچەوانەکە بوو کە تێیدا ئەتلێتیکۆ مەدرید بە تەواوی مانچستەر سیتی ینی بە تەواوی مانچستەر سیتی ئەحراج کرد و بە تەواوی هێرشەکانی بۆ سەرگۆڵی ئەو تیپە چڕ کردوانێ. ئەگەر چی هێرشەکانیشیان ینی بە پەنجەی دەستە بژێرا لەوەی کە تیپێکی هێرشبەری کە ئەنجامی بداوەگۆی مانچستەر سیتی لە یاری چوون ئەنجامی دا یاخود ڕێکیان خست، بەڵام بە هەموو هەوڵێک ینی هەوڵەکانی خۆیدا بۆی کە گۆڵی سەرکەوتن تۆمار بکاتاو یارەکە بگەێنێتە کاتی زیادکراو. فیل فۆدین یاریکی زۆر ئازبەرزی کرد و ئەم لێدانەی فیلیپی بۆ کاری کارتی سوور و چەند خوڵێکێکی ژارەکەی دواخزەگەرچی دوای قەرەبووی کاتە زیادکراوەکە وەرگیرایەوە، بەڵام ئەتلێتیکۆ مەدرید دەرفەتەکەی لە دەست چوو کام کاری فیلیپی بەڕازیلی هەڵەیەکی ئەجگار گەورە بۆ ئەنجامیدا. وەک دەبینن سیتی زیاتر بێرشێڵ گەڕاوە لە کاتە زیادکراوەکانە دەرکەوە، گەرچی ئەتلێتیکۆ مەدرید بە دەیاری زانیشەوە یاری کرد، بەڵام سیتی کەوتە هێرشەڵ گەڕاوەکان و ئەمەش کۆتاتۆپی مەترسیداری ئەتلێتیکۆ مەدرید بوو کە یانی کاراسکۆ بۆ سەر گۆڵی ئیدرسۆن ئەنجامیدا، بەڵام گۆڵی لێبەرهەم نەها و بەم شێوەیەش ئەتلێتیکۆ مەدرید ماڵاوایی لە یاریەکانی چامپیۆنز لیگ کرد و مانچستەر سیتی بۆ دووەم نوێنەری ئینگلیزەکان کە گەیشتە قۆناغی چوارگۆشەی زەڕین. تەوانەماش
دیگۆ سیمێنی ستایشێکی زۆری یاریزانان و هەروەها هاندەرانی ئامادەبووی کرد. ئازیزان ئەمەوێت بە تایبەتی باسێک لای جێمی دووەم بکەین. من نامەوێ وتەی خۆم کەم فەڕست بکەم بە سەرتانە و ناشمەوێ باس لەوە بکەم من پرۆفیسۆرم. نەخێر منی ژووکویەوە خوێنەوە بۆ یاریەکانەکەم بێکەوە دانیشین سیر یاریەکەین و حسێب کە بێکەوە سیر یاریەکمان کردو، بەڵام ئەوەی لە دوێنێ شۆ من دەیبینم ینی کۆمەڵێک هەڵەی بەردەوام بوو کە ئەنجام درراوە کە حەدیوەشم نییە بگەێنمە هەڵە، بەڵام ئەمە واقعەکەی با پێکەوە باسی بکەین. گواردیۆلا لە جێمی دووەم چی کرد؟ سیمۆنی لە جێمی دووەم چی کرد؟ کاتێک تیپ بۆ نمونە لە 45 خولەکی جێمی یەکەمی ئەم یاری شێوی ڕابردوو کۆتاییەوە. ئەتلەتیکۆ مەدرید هیچ شتێکی لەدەست نەماوە، یعنی هیچ شتێک نییە، هیچ ئامانجێک نامێنێ بۆی جگە لە هێرش بردن، هیچ ئامانجێک نامێنێتەوە بۆی جگە لەوەی کە گۆڵ بکە. کەوابێ لێرەیە سیمیۆنی ناچارە پلانەکەی بگۆڕێ بە پلانی هێرشبەری، ناچارە پلانەکەی بگۆڕێ بە پلانی هێرشبەری، کە پلانی هێرشبەری پەیڕەو دەکات سیمیۆنی لە هێڵی ناوەندەوە هێرشەکانی ئەتلەتیکۆ مەدرید دەست پێەکە، لە دووباڵی بەرگری ناوەندەوانێ لە دووباڵی بەرگری ئەوانێ ڕێنالۆدی و لۆریەنتی ئەوانێ هێرشەکان دەست پێ دەکات، کەوابێ هێرشەکانی ئەتلەتیکۆ مەدرید ئۆتۆماتیکیە بێ بۆ 6 و هەنێ جاریش ڕینۆلدۆ و هەروە ساڤیچیش بەشداریان دەکرد دەبوو بە 8 هێرشبەر، واتە بە 8 یاریزان دەچوونە نێو ناوچەی یاریکردنی مانچستەر سیتی ئەوانێ. کەوابێ سیمۆنی پلانی گۆڕی بۆم شێوازیاریکردنە. لەم حاڵەتەدا یاریزانانی گواردیۆلا ناچار بوون بەگەڕانەوە بۆ دواوە، ناچار بوون بەوەی کە ئەم تیپە بێتوانێ بەرگری لەگەڵ هێرشکا کە ئەمە من یانێمە دووپاتی وەشکەمەوە، من هیچ محیبەتێکم بۆ گواردیۆلا نییە، بەڵام بێویژدانیە بەرامبەر گواردیۆلا تۆ شەوی ڕابردوو پێی بڵێ گواردیۆلا پلانی بەرگری یاری کردووە. ئەسە بۆشتان ڕوون دەکەمەوە بۆچی بێویژدانیە. لە کاتی بارودۆخی یاریە ئەگەر میسیبی، ئەگەر کریستیانۆ ڕۆناڵدۆبی، ئەگەر گواردیۆلابی، ئەگەر یۆرگن کلۆبی، حەج ڕاهێنەری بی، هەج یاریزانێبی، کاتێک کە هێرشیتی پێڕکابەر دێتە سەرێ هەموو یاریزانێک ئەرچی سەرشانێتی لە حاسی خۆیەوە گەڕانەوەکە بکە بۆ دواوە، لە حاسی خۆیەوانێ بگەڕێتەوانێ هاوکاری هاوڕێکانی بێ. گواردیۆلا پلانی بەرگری یاری کرد. بۆ کاکە گواردیۆلا پلانی بەرگری یاری کرد؟ پلانی 4-3-3 گواردیۆلا چ گۆڕانکارێکی بەسەرهاو. یەکەم گۆڕانکاری گواردیۆلا کە گۆڕانکارێکی ناچاری بوو، کیڤن دی بروین چووە دەرەوە یاری ڕەحیم ستێرلینگ بەشداری کرد. من لێوە دەپرسم ڕەحیم ستێرلینگ لایانی بەرگری باشترەیە کیڤن دی بروین؟ دی بروین زیاتر دەگەڕێتەوە دواوە هاوکاریانە یاخود ڕەحیم ستێرلینگ؟ بێگومان کیڤن دی بروین. دووەم گۆڕانکاری کە کردوێتی لە خوڵێکی 73 بردنە دەرەوەی واڵکەر بۆ کە تووشی پێکاناتوە ئاچیاتۆ کەمەش بەدلی مەرکەز بە مەرکەزە. سێەم گۆڕانکاری گواردیۆلا پاژەوەی یعنی تەواو درکی بەو واقعە کرد کە هیچ مەجالێک ینی ئەو پرێسینگەی یاریزانانی ئەتلەتیکۆ مەدرید دەیان کرد مەجای تۆپ ئاڵوگۆڕی مانچستەر سیتییان نەیە. من لێوە دەپرسم لە غێری تۆپەوەستاوەکان چەند جار فۆدین و مەحرز و ستێرلینگتان بینی لە ناو ناوچەی سزای خۆیان نابن؟ چەند جار مەحرز و ستێرلینگ و فۆدینتان بینی لەسەر هێڵی جەزای خۆیان بن؟ ئەمە پێی دەوترێت یعنی تۆ ئەو کاتە دەتوانیت تۆمەتی پلانی بەرگریکردن بی بە گواردیۆلا. نەخێر، گواردیۆلا بە هەمان ستایلی خۆی یاری کرد، بەڵام ئەوە پرێسینگی ئەتلەتیکۆ مەدرید بوو. ئەو پلانەی دیگۆ سیمیۆنی پەیڕەوی کرد ئەو تیپەی ینی ڕێگری لە یاریکردنی مانچستەر سیتی کرد. شەوی ڕابردوو مانچستەر سیتی ڕێگری لە یاریکردنی کرا، ناچار بە پلانی بەرگری نەکرا، لەبەرەوەی بەرگری نەکردووە. وەکو پێم وتن هەموو تیپێک ڕۆناڵدۆبی، میسیبی، کلۆبی، گواردیۆلابی، هەچ کەسێبی لە کاتێکدا کە هێرشەی دێتە سەر هەموو یاریزانە ناچارە بەگەڕانەوە هاوکاریکردنی هاوڕێکانی. ئەمە پەیوەندی بەوە نییە گواردیۆلا پلانی بەرگری پەیڕەو بکە. سێەم گۆڕانکاری گواردیۆلاش کە ئەنجامی داوە کە تا ڕادەیەک ئەم گۆڕانکاریان بۆ احتیفازکردنی ئەنجام بووە کە ئەمەش
حەقی مەشروعی هەموو تیپ و هەموو ڕانەرێکە. تیپەکەی 90 خولەکی نێو یاریگای مانچستەر سیتی ماندوو بووە، لێرەش نزیکەی 80 خولەکی تر ماندوو بووە، 170 خولەک. ئاساییە تۆ گۆڕانکاریە بکەیت، تەنانەت هجوومیش دانیشێنی دڵی بەرگری بەشداری پێ بکەیت، دەپێناو پارێزگاریکردن لە ئەنجامەکەەوە. بەڵام ئەو گۆڕانکاریشی کردی هێشتا پلانی بەرگری نەبوو. بەرناردۆ سیلڤا تۆتە دەرەوە کە ناوەندێکی متحرک بووە بۆ زیادکردنی ئیرتیکازێ لەبەرەوەی سیمیۆنی گۆڕانکارەکانی ئەنجامیدا بە کۆمەڵ یاریزانانی ئەتلێتیکۆ مەدرید هێرشیان کرد، تەنانەت لە کۆتا ساتەکاندا وای لێ هاتبوو یاریزانانی ئەتلێتیکۆ مەدرید بە 9 یاریزان دەیانویست بناغەی هێرشیان ئەنجام بدەن، تەنها فلیپی تێدا نەبوو لە بناغەی هێرشە، واتە بە 9 یاریزان دەیانویست هێرش بۆ سەر تۆڕی گۆڵی مانچستەر سیتی ئەنجام بدەن. لەبەرەوە من پێم وایە گواردیۆلا مامەڵێکی تەندروستی کرد لەگەڵ یارەکە و پلانی بەرگریکردنیشی تەطبیق نەکرد، چونکە بە پلانی 4-3-3 خۆی تاکۆتایی یارەکە بەردەوام بوو و ئەوەشی کە نەیەش تیپەکەی گواردیۆلا یاریکە ئەو پرێسینگەی یاریزانانی ئەتلێتیکۆ مەدرید بوو لە نیوە یاریگای مانچستەر سیتی کە ئەمە وای کردبوو جوڵەی یاریزانەکانی مانچستەر سیتی کەم کردەوە و لە هەمان کادا چوونە دەرەوەی کیڤن دی بروین کە لێنێکی گەورە بوو بۆ مانچستەر سیتی، چونکە بناغەی هێرشی گواردیۆلا ینی لە دی بروین و بەرناردۆ سیلڤاوە دەست پێ دەکات. با من ینی بێویژدانی نەکەم بەرامبەر بەرناردۆ، لە دی بروین و بەرناردۆ سیلڤاوە دەست پێ دەکات کە ئەم دوانە تاوکەرێکی زۆر باشیەکەن، کە ئەم دوانە هەڵسوونەڕێکی زۆر باش یارەکانی مانچستەر سیتین، بەڵام کە دی بروین چووە دەرەوە بارودۆخەکە لە مانچستەر سیتی ئاڵۆزتر بوو. بووە حەقی مەشروعی خۆشێتی ئەو ڕەخنانەی کە لی دەگیرا لە ماوەی ڕابردوو گواردیۆلا لەگەڵ واقعی تۆپی پێیا خۆی ناگونجێنە و پێویستەکە خۆی بگونجێنێ و ئەنجامیشیدا و گەڕانەوەشی بۆ دوانە بۆ ئەوەی دوێنە گواردیۆلا تەطبیقی کرد، شتێکی ئاسایی بوو. لەبەرەوە ئەمەی کە بۆم باسکردن لە گواردیۆلا، من ئەمە بۆ چوونی کۆتایی خۆمە کە گواردیۆلا بەی شێوەیە پێداگیری لە شێوازی پلانی خۆی نەکرد، ینی پاشەکشەی لە پلانی خۆی نەکرد لە یاری دوێنێدا، تەنها شێواز یاریکردنی ئەتلێتیکۆ مەدرید یاریزانەکانی ناچار کرد باوکاریکردن بۆ دواوە و پرێسینگی ئەتلێتیکۆ مەدرید پاساتکردنی مانچستەر سیتی نێژ ئەگنا گۆڕانکاری لە شێواز یاریکردنی گواردیۆلا بۆ پلانی بەرگریکردن نەبووە، تەنها گۆڕانکارەکەی فێرناندینۆ بووە و دەشمەوێت باس لە سیمیۆنی بکەم بەوەی کە زۆر بوێرانە یاری کرد. بەڵام ئەم بوێرانەیە باسم لەوە کرد دوێنێ لە بەرنامەکە کە ئەنچیلۆتیش بە هەمان شێوە، یعنی هەتا بارودۆخی نەخوازراوی توش نەبێ گۆڕانکاری ناکە. ئەتلێتیکۆ مەدرید پاژەوەی 45 خولەکی یەکەم هاتە دەرەوانێ ئەو ئاستەی بەرامبەر سیتی پێشکەش نەکرد لە ژێمی یەکەمدا، ئەبوایە سیمیۆنی هەر سەرەتا گۆڕانکارەکانی خۆی ئەنجام بدایە. ناڵێم هەموو گۆڕانکارەکان، بەڵام لە دوو گرنگترین گۆڕانکاری بەشداری پێکردنی کاراسکۆ بوو، بەشداری پێکردنی ئەنخێل کۆریا بوو. ئەمە بیرمان نەچێ گریزمان لە دوو یاریان نەیتوانی وەکو پێویست بەرامبەر بە مانچستەر سیتی دەرکێت و لەو بڕوایەدا ئەگەر سیمیۆنی زووتر گۆڕانکارەکانی ئەنجام بدایە ڕەنگ بوو بیتوانێت بە گۆڵ بگات، چونکە ئەتلێتیکۆ مەدرید 4 هەلی ڕاستەقینەی بۆ سەر گۆڵی مانچستەر سیتی دروست کرد کە دروستکردنی 4 هەلی ڕاستەقینە بۆ سەر گۆڵی مانچستەر سیتی لە ئێستەی تۆپی پێەیە واتایەکی زۆری هەیە کە تۆ لە ماوەی 45 خولەکە بتوانیت 4 هێرشی مەترسیدار لەسەر گۆڵی مانچستەر سیتی دروستکەی لەسەر ئەو تیپە تۆکمەی گواردیۆلا، ئەو تیپە بەهێزەی گواردیۆلا، ئەمە واتایەکی زۆر دەگەێنێ بۆ تۆ. ڕاستە بۆ هەموو ئێستا ڕەنگە زۆرێک بڵێن بۆی کە بۆچی سیمیۆنی هەموو یارێگەمە تەطبیق ناکە. ناتوانێت تیپەکەی ناتوانێت کوالیتی یاریزانەکانی بەو جۆرە نیە بتوانێت هەموو یاریە بەم شێوەیە بەشداری بکە. ینی ئەگەر بزانن هەر لە ئیشوکاری ڕۆژانەش تۆ کارێکە پێسپێرێ بە تەوقیتێک تەواویکەی، بۆ نمونە من کارێک مێرێتێ بێ سەعات 4 تەواویکەم، ئەگەر تا 3:30 بۆ نمونە نیوەی کارەکەم کرد بێ یاخود بەشێکی کارەکەم مابێ، لەو نیو سەعاتەی لەو 30 خولەکەی کەماومە بۆ کۆتایی ئیشەکە
پەلەپەلێک و خێراییەکی زۆر زۆر ئەنجامێم کە جیاوازە لە هەموو ئەو کاژمێری کە کارم کردو لە تەواوی ڕۆژەکەی هەم تەواوی ڕۆژەکە چی کارم کردو بەقی ئەو نیو کاژمێرە ماندووبوون و هێز و قوتم نییە لەوەی کە ئەمێ خێرایشەکە تاواکەم تا کاژمێر چوار بەڵام ئایا هەموو کاتێکدا هەموو ڕۆژەکە توانم بە شێوەی ئەو نیو کاژمێرە یاریکەم نەخێر توانای منیش ئەوە نییە کواڵیتی یاریزانەکانی ئەتلەتیکۆ مەدریت بەو جۆرە نییە کە بتوانن هەموو یاریەک بەو شێوازە یاریکەن ئەکرێ لە چەند یاریەکە بتوانن وایاریکەن ئەکرێ لەو بارودۆخەی کە تووشیان هەو بتوان بەو شێوازە یاریکەن بەس وەکو بەردەوام نەخێر ناتوانن با بەردەوام یاریکەن و لێڤەرپۆڵیش تیپی یەکەمی ئەمشەو بوو کە گەیشتە قۆناغی چوارگۆشەی زێڕین وەک ئاگادارن دوو ڕوبەڕبوون و ئیسپانی و ئیتالی لە ئیسپانی و ئینگلیزی لە قۆناغی چوارگۆشەی زێڕین ڕیال مەدرید و مانچستەر سیتی کە یەکێک دەبێت لە یاریە بە چێژەکان ڤیاریال و لێڤەرپۆڵیش کە بە هەمان شێوە ئەویش ڤیاریال بەو ئاستی بارمنی خەو دەرکەوێت بێگومان ئەویش دەبێتە یەکێک لە یاریە بە چێژەکان پێشەوەی بچمە سەر یاریەکانی ئۆرۆلیگ بابزانم ئەگە پرسیارە شتێک هاتبێ گفتوگویەکی لەسەر بکەین دواتر دەچمە سەر یاریەکانی گەڕانەوەی ئۆرۆلیگ کاک دیلان سڵاو لە خۆشت کاک سۆران ئەڵێ هەفتەیەکی زۆر قورسی بەڕێ کرد مانچستەر سیتی بە سەرکەوتووی بەڵێ بە تاکید کاک سۆران زۆر ڕاستە یەکسامبوون لەگەڵ لێڤەرپۆڵە و بگرە ئاستیشی لە یاری پرێمەرلیگا نزیک بوو لە سەرکەوتن بەڵام سەرکەوتنەکەی نێنا ئەم یاریەت لە کۆمەدی دیارێکی گرنگ بوو بەڵام بیرمان نەچێ لێڤەرپۆڵ واڵکەر و دیبرۆینی لەدەست داوە هێشتا نازانین پێکانەکەیان چەنە ڕۆژی شەمەش دیسان لەگەڵ لێڤەرپۆڵ یاریجامی هەیە و یارەکانی پرێمەرلیگمەوە 26 مانگیش یاری چامپیۆنز لیگی یەکاوە بێم کۆتاییانە لەسەر تاوی یاریزانەکان قورسن کاک فریا دەڵێ فەردەسوف و شانس وەڵاهی کاک فریاتی شانسێکی تیانە من پێم وتی ئەمەندە موحیبەتم بۆ گواردیۆلانیە بەڵام لە کۆی 180 خولەک گواردیۆلا سێ گێم ئەفزەلێتیە بۆ بەسەر ئەتلەتیکۆ مەدریدە و هێرشی مەترسیداریشی سەر ڕای خراپەکانی لە گوێمی دۆمدا بەڵام هێرشی مەترسیداریشی بۆ سەر گۆڵی ئەتلەتیکۆ مەدریدە بۆ لەبەرەوە مانچستەر سیتی شایستەی سەرکەوتوو بۆ نەگەوەی کە شانسێ بووبێ دەست خۆشکاک دیلان جاری تریش گواردیۆلام کارەی ئەنجام داوە جاری تریش گواردیۆلام کارەی ئەنجام داوە گۆڕانکاری لا یاریزانە کردووە ئەمە حەقێکی مەشروعی هەموو ڕایەنەرێکە هەموو کەسایەتیەکە کە تۆ پارێزگاری لەو ئەنجامەکەی کە بەدی وێناوە ینی ناکرێت تۆ دانیشی هەموو کاتێ مجازەفە بوو ئەنجامانە بکەی ماندووبوونی یاریزانەکان تۆ بکەی بەڵام گواردیۆلا کارێکی ڕاستی کردووە لە دوێنەیە کاک سۆران ئەزانی چی ئەو بارودۆخی ڕەخنەگرتن لە تیپ و ئەمانە تکایە بە ئاسایی وەریگرن ینی من لەگەڵ ڕێز و حورمەتمە ئێمە کەسمان ناتوانین بگەینە دیوی ڕەخنە بۆ ئەوان بۆ ئێمە پرۆفیسۆر نین بەڵام خوێندنەوەیەکە کە هەنێ جار ڕەنگە تۆ تەقبولی نەکەی لەبەرەوە بەدڵێکی فراوانە وەریگرن زۆر ئاساییە کەسێک ڕەخنە لەش من بگرێ ینی من بۆ خودی خۆشم ئێمە ڕەخنە لەسەر کەساتەکانی خۆمان لەگرنجا و تۆپە هەر زۆر بە ئاسانی ڕەخنەی لێ گیرێ و سەرزەنشتەکرێ کاک فریاد ئەم کۆمنتەی ئەم سەرنجەی جواناڵێ بەو تەلەفوزەی خۆی ناسەرەتاکەی بەڵام گاڵتە بە شێوازی یاریکردنیتی بەڵێ بێگومان ئەمە کارێکی ڕاستە کە دەبێت لەلان کەسەوە نەکرێت کاکستار ئەڵێ گواردیۆلا لە کۆتایە درکی پێکردووە کە هەموو کادیاری بێرشکردن ناکرێت کاگاوڕێڵی گواردیۆلا دیفاعی بکە عیبە نەخێر هیچ عیب نییە بەڵام دیفاعیشی نەکردووە من بۆم ڕوونکردنەوەیە کە گواردیۆلا دیفاعی نەکردووە کاکاروان ئەڵێ من پێم وایە مانچستەر سیتی زۆر زیرەکانە سەرکەوت دەردویاری مانچستەر سیتی سێ گێم بە جومی یاریکردووە قێچێکە با 20 دقیقەش دیفاعیگا کاکاروان ینی ئەگەر بینەر بووبی لەگەڵما من پێم وتی ئەوەی کردیان دیفاعی نەبووە کە تۆ دەڵێی دیفاعی مەفروزە پلانی یاریکردنی گواردیۆلا لە 4-3-3کەی خۆیوانێ بوو بێ بە 4-5-1 بوو بێ بە 4-4-2 بوو بێ بە 3-5-2 یعنی نمونونەکانم بۆ هێنانەوە فۆدین و ستێرلینگ و مەحریز چەند جار لە سەر خەتی جەزا بینیوتانن چەند جار لە ناو ناوچەی سزا بینیوتانن
پلانی دیفاعی بەمانەکرێت کاکە یاریزانێەوە لەگەڵ تۆپایەتەوە دواوە بەرگری دەکا ئەمە پلانی دیفاعی نییە ینی فەرق هەیە کشانەوەی یاریزانەکان هەبوو بە ناچاری لەگەڵ بارودۆخی یاریە بەسکە ئێوەڵەم پلانی دیفاعی گۆڕانی شێوازی پلانی یاریکردنی گواردیۆلا ئێوە کارەی ئەنجام نەیاوە. پێما بێ ینی کۆمنتێکی تری وایتیان نەماوە کە سەرنجێکی لەسەر بێ کاکاروانەڵێ زۆر جار ڕەخلایان لە گواردیۆلاگر یانوو بۆچی جارجار نایەتە دواوە ئێسەش 20 دقاتە دواوە کردیان بە هەرا لەسەری کاکاروان من پێم وتی بەو دیوە نیە ینی هەراکە هەرایەکی بێویژدانانەیە ناکرێ و حەقی خۆشی بوو زۆر ئاساییە کە بەم شێوازە مامەڵەیە سەرکەوێ و من پێم وایە گواردیۆلا کارێکی ڕاستی ئەنجامدا وەکۆ تاشت کە دەمەوێت بڵێم لەسەرەوەیە کە گواردیۆلا پارێزگاری لە ئەنجامی یاریەکە کرد بەوەی کە یاریزانەکانی گەڕانەوەیان نەبوو بۆ دواوە بەڵام ئەوە شیکەنە یەرسیتی یاریکە لە جێمیدۆم ئەو پرسینگی ئەتلەتیکۆ مەدرید بوو کە تاو ڕوونکردنەوەمان لەسەردادا وەکو ئاماژەشم پێکرد مانچستەر سیتی و لێڤەرپوڵ دوو نوێنەری ئینگلتەران لە قۆناغی چوارگۆشەی زەڕین ڤیاریال و ڕیال مەدریدیش دوو نوێنەری ئیسپانیان لە قۆناغی چوارگۆشەی زەڕین. دەچمە سەر یاریەکانی گەڕانەوەی یۆڕۆلیگ بیریشمان نەچێ ئەمڕۆ هەفتەی پێش کۆتایی خولی ناوی کوردستانیش ئەنجام دەدرێت کە تێیدا گەرەکانی مانەوە و تا ڕادێک ئەگەری یەکلابوونەوەی هەیە پێش هەفتەیە لە کۆتایەتنی خولەکە. یەکەم یاری ڕوبەڕووبوونەوەی ئەتڵەنتایە بەرامبەر با یانەی لایپزیگ ئەڵمانی پێنجشەمەی پێشوو لە کاتی یاریەکەی ئاماژەم بەوەدا کە ئەگەر یاریی بە چێشتانەوەی ئەگەر یاریی تایبەتمەندتانەوەی من هیوادارم بینەری یاری ئەتڵەنتا و لایپزیگ بن. من خۆم بە تایبەت بینەری بووم وەیەکێک بوو لە هەرە یاریە تایبەتەکان وەیەکێک بوو لە هەرە یاریە سەرنجڕاکێشەکان لە نێوان گاسپرینی و دۆمینیکۆ تۆدێسکۆی ڕانەری لایپزیگ کە بەڕاستی یاریی ناوازایان بە سەررجەم یاریزانەکانیان پێشکەش کرد وە یاریەشی پڕهەلی گۆڵ تۆمارکردن بوو وە لە کۆتایشدا هەردووانە لە یاری چوون لە خاکی ئەڵمانیا بە گۆڵێک یەکسامون. لە یاری گەڕانەوەش هەمان قسەی خۆم دووبارە دەکەمەوە هیوادارم ئەگەر کاتانەیە و چێژی یاری تۆپی پێتان دەوێ دووبارە داواتان لێ دەکەمەوە بینەری یاری نێوان ئەتڵەنتا و لایپزیگ بن و بیانووی ئەوەشی با لەسەر نەبێ لە کاتی یارەکەی بەرشلۆنەشانیە کاتێکی جیاوازە لەبەرەوە دڵنیا بن کارێکی بەچێژە وەکو ئەنجام ئەتڵەنتا ئەو ئەنجامەی لە یاری چوون هێنای ئەنجامێکی زۆر باشە یەکسانبوون لە نێو خاکی لایپزیگ بە تایبەتی لەم چەند یاری دوایی بە تایبەتی پاش دەست بەکاربوونی تۆدیسکۆ لایپزیگ بە شێوەیەکی بەرچاو ئاسی بەرەو پێش چوە تەنانەت لە بۆندسلیگا گەڕاوەتەوە پلەی کە بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و هەروەها لەگەڵیشیدا تیپێکی پڕکابەر و پڕ ئەستێرەیە لەوەی کە دەتوانێت بە هەموو کەرەستەکانی ڕۆبەڕووی یانەی ئەتڵەنتا و تیپەکەی گاسپرینی بێتەوە لە بەرامبەردا ئەتڵەنتا حاڵەتێکی زۆر گرنگ بۆ هەیە ئەتڵەنتا هێدی لە خولی یانەکانی ئیتالیا لە بەشداریکردن لە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بێبەش دەبێت. ئەتڵەنتا هەفتە بە هەفتە ینی چاوەڕێی گەڕانەوەی ئەتڵەنتا دەکەوێت بۆی کە بێتەوە ڕکابەری چوارپلەکەی پێشوی ڕزمەندی خولیانەکانی ئیتالیا بەڵام ئەنجامەکانی وامان پێناڵێ لە خولی ئیتالیا کەوابێ تیپەکەی گاسپرینی ئەگەر بیەوێت بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو ئەگەر بیەوێت یەکێک بێت و تیپانەی کە وەکو نوێنەری ئیتالیا بەشداری لە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو دەکات ئەم پاڵەوانێتی بەدەستەوە ماوە کە ڕکابەری لەسەر بکات چونکە لە خولا هیوای هەیە بەڵام هیواکەی زۆر کەمە لە جامان نەماوە و تاکە پاڵاوانتیە کە ڕکابەری لەسەر دەکات چ وەکو نازنا و چ وەکوی ئامانجی سەرکەوتنی وەرزەکەی لێ بەرهەم بێ ئەتڵەنتایە پێچوانەیە بۆ لایپزیگ لە جامی ئەڵمانیایە نزیکە لە بردننی نازناوەکە ینی باشترین تیپە بۆی کە نازناوی جامی ئەڵمانیا بەرێ لە خولی بۆندسلیگای ئەڵمانیا پلەی چوارەمیان گرتو نزیکن لەوەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بگەنە چامپیۆنز لیگ ڕاستە گرنگی بەم پاڵەوانێتیەش دەدرێت بەڵام ئەگەر لایپزیگ و تۆمنێک تۆدیسکۆ لەم قۆناغەشدا بەرامبەر با ئەتڵەنتا ماڵاوای بکەن بارودۆخێکی زۆر ئاسایە لەبەرم تیپە گۆڕانکاری ڕانەری کردوم تیپە ئەنجامی خراپ بۆ سەرەتای وەرز ئێستا لە کۆتاییە هەموو دەستکەوتانەی بۆ لایپزیگ دێت
ئەمە هەمووی دەستکەوتی باشن بۆ تیپەکە لەبەرەوە ئەتلەنتا هەموو سەرنجێکی لەسەر یاریەکانی یۆرۆلیگا و بە تایبەتی گەشتنیشی بە قۆناغی چوارگۆشەی زەڕین کە باگەرێکی زۆر چ بەرامبەر براگایە خود ڕەنجەر زیاریکە پێشبینیەکان لەو جۆرەن کە ئەتلەنتا یاخود براوی ئەتلەنتا و لایپزیگ بگاتە یاری کۆتای ئەوروپا لیگ. یاری گرنگ بەرشەلۆنا لەسەر یاریگای کامنۆ میوانداری فرانکفۆرت دەکات. لە ماوەی ڕابردوو پێش وەستان بە بۆنەی یاری هەڵبژاردەکانەوە ستایشێکی زۆری بەرشلۆنە و چاوی کرا. ستایشێکی زۆری تیمە کەتەلۆنەکە کرابەوەی کە بوونەتە خاوەنی ستایلی یاریکردن و ستایشێکی زۆر کرابەوەی کە بەرشلۆنە دەتوانێت بە ئاست و بە ئەنجام سەرکەوتنەکانی تۆمار بکات. و لە ماوەی ڕابردووش بە تایبەتی لە دویاری ڕابردووە ڕەخنەیەکی زۆر ئاڕاستی بەرشلۆنە کرات. چ یەکسانبوونەکەی ناو فرانکفۆرتی چ بردنەوەکەی لە لیڤانتی بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ. ڕەخنەیەکی زۆر بە بەرشلۆنە کرا. من ئەو کاتی یاری کلاسیکۆش پێم وتن و پێشتریش لەگەڵ کاکبڕیار و کاکبامە لە گفتوگۆی دەروی یاریگاکە دانیشتین باسمان لە گرێبەستەکانی بەرشلۆنە کرد. ئێمە وتمان بەرشەلۆنە یعنی ئەمە واقعەکە بیەنە پێش چاوی خۆتان بۆ بەرشلۆنە لەم بارەیەوە لی بڕوان. بەرشەلۆنە وەرزی ئەمساڵ لە وەرزی کاربەڕێکردنایە بۆی کە تیپێک ئامادە بکە بۆ وەرزی داهاتوو. لاپۆرتا بۆیە لە ئێستەوە چاویەناوە بۆی کە ئەم تیپە بە هەر جۆرێک بێت پاکسازی بکە چاکسازی بکە ئامادەی بکە بۆ مێرکاتۆی هاوێنە مێرکاتۆی هاوینە مێرکاتۆیەکی ناوەزانجام دەن و تیپەکە بەشداری وەرزینیۆ بکە لە وەرزی داهاتوودا. کەوابێ بەرشەلۆنە هەچ ئەنجامێ لە وەرزی ئەمساڵە بێنێ دەستکەوتە. بە هەر جۆرێ بردنەوەکان بەڕێ بکا بۆ بەرشەلۆنە دەستکەوتە. پلەی سێمێنێ پلەی چوارەمێنێ لە لالیگا دەستکەوتە. لە یۆرۆلیگ دەگاتە چوارگۆشەی زێڕین ناگاتە چوارگۆشەی زێڕین دەستکەوتە. کە پێ دەڵێم دەستکەوتە دەستکەوتەکە بە دیوەوەی ناکە نازناو بێ. دەستکەوتە بە دیوی ئامانجەکەی بەرشەلۆنە. دەستکەوتە بە دیوی ئامانجەکەی لاپۆرتا. دەستکەوتە بە دیوی ئامانجەکەی چاوی. لەبەرەوەی کۆمەڵێک یاریان ئەنجام داوە و لە ئێستادا بە بۆنەی ئەم یاریانەوە خەریکن تیپێک ڕێی دەخەن بۆ وەرزی داهاتوو. لاپۆرتا لەبەرم کارە چاویێنەوە لەبەرەوە چاوی نەیە ناوە نازناوی خولی لیگەی ئیسپانی بۆ بەرێ. لەبەرەوە چاوی نەیە ناوە نازناوی ئەوروپا لیگی بۆ بەرێ. و حەقی بەرشەلۆنەشە کە ئەگەر بەراورد ورد بینەوە لە ڕکابەرەکانی بەرشلۆنە لەم پاڵاوانێتیە ئاساییە بەرشلۆنە دۆخێەوەی لا دروست بێ نازناوی ئەوروپا لیگ بەرێ. ڕکابەری بردنەوەی نازناوی ئەوروپا لیگ بکە. بەڵام یعنی ناکرێت تۆ نەوەت خولەکی باشی بەرشلۆنە پێ وابێ بەرشلۆنە نازناوی لیگا با و نازناویەوە با و نازناویەوە با دەکەوت تۆ لە تۆپی پێ نەگەیشتوێ گەر بە یاریەک و دویاری هەڵخەڵەتی بۆی کە بەرشلۆنە نازناوی لیگاگا و ئەم بەرشلۆنەی چاوی توانای ڕکابەریکردنی نازناوی لیگە هەیە. نەخێر بەرشەلۆنە لە کاربەڕێکردن و لە تیپ دروستکردنە بۆ وەرزی داهاتوو. لاپۆرتاش و چاویش و هەندەرە ڕاستەقینەکانی بەرشلۆنەش و ڕاگەاندنە نزیکانی بەرشلۆنەش هەمویان ئەم دۆخەزانن. لەبەرەوە هەموو ئەنجامێک بۆ بەرشلۆنە ئاساییە. و ئەشکرێ بەرشلۆنە ئەم شەو بەرامبەر فرانکفۆرت کە یاریکی ناوازی لە یاری چوونە بەرامبەر بەرشلۆنە پێشکەش کرد بە هەردووە گەرەکە کراوە. تیپەکەی چاوی توانای ئەوەی تایە کە سەرکەوتن بەسەر فرانکفۆرتدا تۆمار بکات بە تایبەتی بە پاڵپشتی هەندەرانی یاریگای کامنۆ. لە بەرامبەریشدا فرانکفۆرت لە یاری چووندا ئەوەی پێوتین کە ئەو شێوازی یاریکردنی تیکی تاکە دەتوانن مامەڵێکی تەندروستی لەگەڵا بکەن و دەتوانن هەر ئەم شێوازە خۆیان پەیڕەوی بکەن و بەرامبەر بە تیپی ڕکابەر بەکاری بێننەوانێ. دۆخی بەرشەلۆنا بەم دۆخە ئێستەیە و لە یاری ئەم شەویش بە هەموو ئەنجامێک ئاساییە بۆ بەرشلۆنا و هەموو ئەنجامێکیش من پێم وایە لە کۆتاییە دەستکەوتە بۆ چاوی بۆ بەرشلۆنە لەوەی کە باشتر تیپەکەی بۆ وەرزی داهاتوو ئامادە بکە. یاری نێوان لیۆن و وێستام کامیش بێگومان یاری چوونیشیان یارێکی بەچێژ بوو. تاکە نوێنەری فەڕەنسا بەرامبەر بە تاکە نوێنە ئینگلتەرا لەم پاڵەوانێتیە بەشداری دەکات و ئەگەرەکانی هەردوویانەوەکو خۆی ماونە تاوانێ هەر بە 50 بە 50 یارەکەیان ئەنجام دەدەنەوە بیریشمان نەچێ براوەی بەرشلۆنە و ئینتراکت فرانکفۆرت لە قۆناغی چوارگۆشەی زەڕینە بەرامبەر بە براوەی لیۆنی فەڕەنسی و وەستام یونایتدی ئینگلیزی یاری دەکات.
وا کۆتایریش ڕوبەڕووبوونەوەی سپۆرتین براگای پرتوگالیە لەگەڵ گلاسکۆ ڕێنجەرسی سکۆتلندی کە یاریگەڕانەوە لە نێو یاریگای گلاسکۆ ڕێنجەرز ئەنجام دێت دیاریچوون براگای پرتوگالی بە گۆڵێکی گۆڵام سەرکەوتنی تۆمار کردووە براگا تیپێکی ناوازەی پرتوگالە لە پاڵاوانێتی ئەوروپیەکان بە تایبەتی لە یۆرۆلیگ کە تام قۆناغاستیارانە هەنگاو هەڵدەگرێت ڕێنجەرسیش لەگەڵ جیۆڤانی ڤان برۆکۆرستا تا ڕادەیەک توانیوێتی ڤان برۆکۆرستی هۆڵەندی کە لە دوای جێراد ڕانەراتی ڕێنجەرسی وەرگرتووە تا ڕادەیەک توانیوێتی تیپەکە بە باشی بێڵێتوانێ یارەکانی ئەم شەوی یۆرۆلیگ سەرجەمی یاری سەرنجڕاکێشن سەرجەمی یاری ناوازن و بە تامەزرۆییەوە چاوەڕێی بەڕێکردنی یارەکان دەبین و ئەوەشی باسم کرد لەسەر تیپەکان تا ڕادێک واقعی تیپەکان بوو گەر پرسیارەگاتە بێ سەبارەت بە یارەکانی یۆرۆلیگ کاگونەر چوە یاری چوارگۆشەی زێڕینی چامپیۆنزیک کاگونەر جارێ زۆر زووە بووە وێسام تیپێکی نمونەیە پێم وایە لەگەڵ هەر تیپێک یاری بکات کێشەی گەورەی بۆ دروست دەکات کاک مستەفاڵێ بەڵێ بێگومان وەسام ئەمەشی سەلماندووە کاک مەسروجان سوپاس بۆ تۆ ئەمانەی کە بۆم باسکردن تەوەرەکانی ئەمڕۆی گەشتی شیکاری وەرزشی بوو لێرەوە دەمەوێ سوپاسی هاوکارانم بکەم کە لەگەڵ ئامادە بوون وەرەوە سوپاسی تایبەتیم بۆ کاک بەختیار کە لە گرافیکەکانە هاوکاری کردوین سوپاس بۆ ئێوەی بینەریش بە هیوای ڕۆژی هەموو لایەک قوبوڵ بوو بێ تا ڕۆژی شەمە بەخواتان ئەسپێرم شاد و کامرا من واتان لەگەڵ سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز